خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە دیدارێکی تایبەت و بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەی کێشەی هەڵپەسێررا و هەڵواسراو لە نێوان بەغدا و هەرێم زۆرە زۆر جار کە باز دەکرێت یان لە بەرنامە جیاجیەکاندا یان لە گفتوگۆکاندا یان لە زاری بەرپرسانی باڵاو کە کێشەکان چارەسەرکراوە بەڵام ئێمە لە پشتی ئەوانەوە پرسیار دەکەین ئایا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا سیاسین یاخود دەستی پێکردنە لە نێوان هەردوو لاوە یاخود پەیوەندی بەوە هەیە کە هەرێمی کوردستان جۆرێک لە حکومڕانی هەبووە کە هەر خۆیان تێگەن و بەغداش جۆرێک لە حکومڕانی قانونی ئەوێ وەکو هەندێک لە پەرلەمانتاران ئەڵێن دەوڵەتە و دەوڵەتی قانونە بەڵام ئێمە هێشتا نەمانتوانی خۆمان لەگەڵ ئەو قانونە بگونجێنین یا هەبەڕاستی بەغداژەوە هەرێمی کوردستان ئەزیەتدا کام لەوانەیە بۆچی هەموو ڕۆژ یاخود هەموو سەریمانجێک کێشەی موچە هەیە یان کێشەی دارایی هەیە ئەو کێشە هەڵپەسێراوانە چین ئەو کێشە مزمینە بەردەوامانە چین لەگەڵ پەرلەمانتار و کەسایەتی سیاسی کاکسۆرا عومەر گفتوگۆکەی کاکسۆرا بەخێر بێ سپاس کاکزانێک ئەندامی ئەنجومەی نوێنەران ناوە یاسایەکەیوانە ئالارێن بە پەرلەمانتار ڕۆیشتووە کاکسۆران ڕۆژنامە نووس بە پەرلەمانتاری کوردستان بووە پەرلەمانتار ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقی ئێستا و بۆهۆی ڕازگۆیەکەشەوە هەمومان خۆشمانەوێت سپاس بۆ بەڕێستان سپاس کاکزان لەوە دەست پێ بکەین پەیوەندی نێوان بەغدا و هەولێر یان پەیوەندی نێوان بەغدا و هەرێم پەیوەندیەکە لەسەر ئەساسێک ئێستا بەڕێوە ئەچێ کاکسۆران بە ناوی خوای بەخشندەی میهرەبان وەڵا کاکزانە گیان سپاس بۆ پێشەکێت سپاس بۆ بەڕێستان شەڵا جەنابی شێچیتە شوێنەکەی ئێمە لە پەرلەمانی کوردستان خۆ ئەگەر کرد بێتێ نسیب ئینشاءڵڵا خێرێکی ڕاستەقینەی خەڵک بکەیت کە ئینشاءڵڵا نێوانی هەرێم و بەغدا بەداخەوە ماوەی زیاتر لە 10 ساڵە توانم بڵێم لێک ترازاوە و هیچ متمانەیەکی تیا نەماوە بە جۆرێک کە لە سەردەمی قۆناغی دووەمی مالیکیەوە و دواتر عەبادی و عادل عەبدولمەهدی و کاظمی و بەڕێکردنی هەموو ئەم سەرۆک وەزیرانانە متمانە لە نێوانی حکوومەتی هەرێم و بەغدا گەیشت بۆ ڕادەی 0 لەو ماوەیە هیچ وردبینیەک هیچ شتێکی فەرمی هیچ چاودێریەکە بەتەواوی ڕوویدا بوو بەڵێ نەمابوو لە نێوان هەرێم و بەغدایە بەغدا ئاگای لە هەرێمێکی خۆی نەبووە کە هەرێمێکی فیدراڵە لە ناو دەوڵەتێکی ئیتیحادیە و هەرێمیش بەڕاستی هۆکار بووە بەشێکی زۆری بە ناوی ئابووری سەربەخۆوە کە مامەڵە لەگەڵ بەغدا ببچڕێ پێویستی بە بەغدا نەمێنێ و خۆی نەوت بفرۆشێ زیاتر لە پشکی هەرێم لە بودجەی ساڵانەی عێراق بەدەست دێنێ ئەمە ئەو بابەتە بوو کە کاتی خۆی ئەم دۆخەیان پێ بەرهەمهێنا ئێستا دوای 10 ساڵ کاتی یاسای بودجە دێتەوە و هەرێمی کوردستان بەشدارە بێتیایە و کۆمەڵە گۆڕانکاری ڕوویداوە لە دەرەوەی ویستی هەرێمی کوردستان بووە بۆ نمونە یاسای نەوت و گازی هەرێم هەڵوەشایەوە دادگای پاریس بڕیاری ڕاگررتنی نەوتی هەرێمی دەرکرد هەموو ئەمانە گۆڕانکاری تازن کە هەرێم بە ناچاری ڕووی لە بەغدا کردەوە واتاوی کە بە ئێمەیانەوت ئێوە تانوت نەوت تەسلیم بکرێ کێشەکان حەلە بێەوە تا نەوتیش تەسلیم کراوە و ناڕوا و لە بندەستی عێراقە بۆچی حەل نەبووە لە ڕاستیان نەوت تەسلیم نەکراوە تەنها ڕاگیراوە بە هەناردەی بۆری ئەی نافرۆشتن بە تەنکەر بەردەوامە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 1 لیتر نەوت نادا بە عێراق خۆی ئەیفرۆشێ و عێراق ئاگاداریشە داهاتەکەشی دیار نییە وزیری دارایی هەر خۆی لە دوایین دەرکەوتنی لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامە نووس بە ڕێزەدێکێک بووی لەوانە وتی داهاتی نەوت بۆ ئێمە ناگەڕێتەوە
ئەوەشی کە هەیە ئەدرێ بە پارەی کۆمپاستەخە ئەدرێ بە استحقاقی کۆمپانیا و کارەبا بەڵێ واتەوتی دیناری نایەتەوە بۆ دارایی بە فعلی وایە پارەی نەود ئێستا لای خۆیانە حکوومەتی هەرێمی کوردستان چی لێ ئەکا وەکو داهاتی ناوخۆ بۆیە ئەم بابەتە بوو بەهۆی ئاڵۆزیەک لەگەڵ عێراقا کە قەراری محکەمەی اتحادی ئەڵەیە کە نەوت ڕاگیراوە ئەبێ وەزارەتی نەوتی عێراق بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان پێداچوونەوە بە گرێبەستە نەوتیەکان بکەن بۆی ئەم مەسارەی گرێبەستی نەوتی هەرێم ڕێک بکرێتەوە کەمە فرسەتە بۆ هەرێمی کوردستان لە ژێرباری ئەم گرێبەستە خراپانە بێتە دەرەوە ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتیەکان ئەو گرێبەستانەی کردوویەتی بەڕاستی ماڵوێرانی گەورەی بەسەر هەرێمی کوردستانە هێناوە بێستەشەوە بەداهاتووشەوە بەداهاتووشەوە بەڵێ بۆ گرێبەستەکان لە ساڵحی خۆیان و لە ساڵحی کۆمپانیا بیانیەکان کراوە بە جۆرێک عقد کراوە کە پێودرێ عقدی شەراکە کە لە تا 150 شەریکنەوەن لە قازانجا وە کولفەی تێچووی با بڵین ئەوەی لە ڕابردوو سەرفیان کردووە لە ئیستیکشاف و دەرهێنان و هەمووی هەڵەگرنەوە بۆیە لە 150 زیاتری نەوتی هەرێم بەم ناوە ڕۆشتووە ناگەڕێتەوە بۆ هەرێم 43 گەڕاوەتەوە 43کەش بەڕاستی گومانی لەسرە ئێستا ڕقابەی مالی اتحادی دەری خستووە کە هەموو مانگە 60 ملیۆن دۆلار بە ناوی بۆری کوردستانەوە ئەڕوات هەتا ساڵی 2038 ئەمە عقدێک بووە ئەڕوات ئەما بەبیدەنەوە بە ڕوسنەفت و بەکار کۆمپانیای تر هەیە تا 2028 ئەبێ ملیارە دۆلار بەردەوام بیدەنەوە لەو لاوە 9 ملیار و 152 ملیۆن دۆلار تا کۆتایی ساڵی 2023 نووسراوە قەرزی شەریکاتی نەوتی ئەمانە هەر هەمووی بریتین لەو کێشانەی نەوت کە لە جێی خۆی ماوەتەوە هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە و عێراق ناچێتە ژێرباری عەقدێک لە 150 قازانجا بە شەریکەیەکی بیانی عێراق ناچێتە ژێرباری ئەوەی کە لە 157 تێچووی نەوت داهاتی نەوت بچێتە تێچوو خەرجیەوە عێراق شتی وا ناکە ئەمە گرفتێکی ئەمە گرفتی نەوتە لە جێی خۆیەتی گرفتەکە ئاڵەزۆڵەوە ناڕواتە پێش حل هەیە مەسەلە پێشنیازکردن لەلایەن بەغداوە لەلایەن هەرێمەوە لایەن کۆمپانیاکانەوە گفتوگۆ زۆر بووە گفتوگۆ زۆر بووە بەڵام سادەترینیان عێراقەڵە گرێبەستە نەوتەکانمان بنێ با پێداچوونەوەی پێ بکەین بۆی لەگەڵ شەریکات جارێکی تر ڕێ بکەوینەوە یا ڕێ ناکەوینەوە شەریکاتە لێ نێمە نایدەین تا ئێستا گرێبەستی نەوتی نەدراوە بە عێراق پێداچوونەوەی بەچیا بۆ بکرێ بە پێچەوانەوە شەریکاتی نەوتی ئەجنەبی هەڕەشە لە هەرێمی کوردستانە کە نەڵێ نەگەر وەکو گرێبەستەکە نەڕوات عەقدەکەی نێوانمان ئەچین شکاتان لە یەکەین لە ئەو دادگای تەحکیمەی کە لە عەقدەکە هەیە لە دەرەوەی عێراق ئەگەرەوە بکەن هەرێمی کوردستان کەوێتە ژێرباری بڕیاری گەورەی قەرەبووکردنەوەی کۆمپانیایانە کە بە هەتا دنیایە پێمان ناکرێ بینە سەر بابەتێکی تر کە ئەفو کاک سۆران ببورە پێشەوە ئەو پارەیە ئەتوانرێ بدرێتەوە عێراقڵێ من ئەو عەقدانە بەردەوام بێ ئەگەر سکاڵاشی لەسەر نەکەن ئێستا درێتەوە بەشێکی جارجارە شتێکە درێتەوە شتێکە درێتەوە بەڵام کەس نازانێت چکە ئەم قەرزانە هەر زیادی کردووە راپۆرتی چاودێری دارایی عێراق و هەرێم کە وردبینیەکیان کردووە ئەڵێ هەندێک پارە وەرگیراوە کە زیاترە لە 3 ملیار دۆلار نووسراوە پارەی وەرگیراوی پێشەکی بۆی لە دواییان نەوتی پێبەی ئێڵێ نەوت هەر دراوە بەزەم پارەیە کەمی نەکردووە تۆ پارە وەرگرتووە لە کۆمەڵێک کۆمپانیا وتوتە لە داهاتوە نەوتانە دەمێ پێشەکی وەرەگرتووە راپۆرتی دیوانی چاودێری دارایی ئەڵێ نەوت هەر ڕۆیوە هەر دراوە بەزەم پارەیە کەمی نەکردووە ئەمە یەکێکە لەو کێشانەی وەکو مەتەڵ وایە بە دڵنیاییەوە چونکە وەکو نوکتەژ وایە
نەوتمان کڕیوە یا فرۆشتومانە. یعنی ئێمە 9 میلیارد دۆلاری کۆمپانیاکانی نەوت قەرزارین خوار ساڵێک بایی ملیارێک دۆلار نەوتمان لێ بکڕینایە هەرەوەندە قەرزارەبووین لە 9 ساڵە هەموو ساڵە بایی ملیارە دۆلار نوتمان لێ بکڕینایە هەرەوەندە قەرزارە بووین کە چێمە نەوتمان پێ فرۆشت و نەوتیان بۆ دەرهێناوی فرۆشتومانە ئێستا قەرزارین قەرزەکەش خەیاڵیە. ئەمە چارەسەر نابێ. ئەسڵەن عێراق گەیشتۆتە و قەناعەتەی کە ئەم نەوتە بەڵایەکە بۆی ئەم گرێبەستانە و ئەم کارەی هەرێمی کوردستان ناوی ناوە مەسەلەی گرێبەستی نەوتی و یعنی ئەوی سەری لێ دەرناکاوە نایچێتە ژێرباری. ئەمە یەکێکە لەوانەی کە بە بەردەوامی ئەمێنێتەوە و کاریگەریش لەسەر موچە هەیە. کاریگەری لەسەر بودجەی تەژغەیری ئیستیسماری هەیە. ئێمە بەس موچەمان بۆ دێ بەو دۆخە لە دەرەوەی موچە بەهۆی کێشەی نەوتەوە هیچ ترمان بۆ نایە. جگەلەوە عێراق ئێستا ئەڵێ هەرێمی کوردستان لە بودجەی تەخمینی کە دانراوە تایەتی کە بێ هەرێمی کوردستان هەموو ڕۆژە 400,000 بەرمیل نەوت تەسلیم کە. ئەوەش نییە کە حساب کراوە هەموو ڕۆژێ 400,000 بەرمیل نەوت بەرمیلی بە تەخمینی بە 75 دۆلار دانراوە. ئێستا حسابی بکە بزانە چەندەکە ئەبێ هەموو مانگێک هەرێمی کوردستان ئەوەندە نەوت تەسلیم کە بەرمیلی بە 75 دۆلار تەخمین کراوە. ئەمە خراوەتە سەر داهات ئێستا سەفرە و داهاتەی هەرێم کە تایە بێ بەشدار بێ سەفرە. عێراق لە من تووشی عەجز بووم بەهۆی ئەوەی هەرێم بەشدار نییە لە زیادکردنی داهاتی عێراق. باش کاک سۆران ئەو 400,000 بەرمیل نەوتەش ئەکید هەر ئەبێ ئەو کۆمپانیانە بەرهەمی بێن و گواستنەوەی بۆ بکەن و بەپێی ئەو عەقدەی کە هەیە بەپێی ئەو عەقدە ئەبێ عێراق حەقی نییە هەرێمی کوردستان چۆ پارەی عەقدەکە دابینەکە پارەی کۆمپانیاکان دابینەکە. ئێستا عێراق حەقی بە هیچی نەوتەوە نییە هی هەرێم. لە ماوەی ڕابردووە ڕۆژانە بڕێکی وەرەگرت لە مەسفای کار ئەی پاڵاوت و بەرهەمەکەی بردەوە بۆ خۆی. ئێستا ئەوەش تقریبەن لە 9 مانگ و 10 مانگی ڕابردووەوە ئەوەش نەماوە. واتە ئێستا هەر سەفرە. عێراق هیچ نەوتێکی هەرێم بەکار ناهێنێ. هەرێم خۆی ئەی فرۆشێ بە پێی زانیاری من 250,000 بەرمیل بۆ شەریکات بە ئیستحقاق و قەرز و شتی خۆیانەوە 150,000 بۆ هەرێم ئاوە ڕێکەوتون ئەشی دەن بە 30 دۆلار و بە تەنکەرە برێ و لێوە برێتە دەرەوەی وڵات بۆ تورکیا بۆ ئێران. ئەوە بەردەوامە بێیان بەڵایەکی بەدواوە ئەبێ ئەم ڕێک نەکەوتن مەسە. وەڵاهی ئەوە بۆمبێکی تەوقیت کراوە پێم وایە. کێشەکەژەوەیە کاکزانە ئەم بۆمبانەمووی بە خەڵکە تەقێتەوە باجەکەی خەڵک و موچەخۆر و خانەنشین و هێزی ئەمنیدا. ئەمە کێشە گەورەکە کێشەی دووەمی هەڵپەسێراویان کێشەی دووەم مەوزوعی داهاتی ناوخۆیە. داهاتی غەیری نەوتی. داهاتی غەیری نەوتی بەپێی قانونی بودجە بەپێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام و بەپێی قەراری مەحکەمەی ئیتیحادی لە هەموو ئەمانە ئەڵێ داهاتە ئیتیحادیەکان بێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵ بۆ وەزارەتی مالیە لەوێ لە گومرگ لە 150 دەدرێتەوە بەو پارێزگایی کە ئەو دەواازە سنووریەی تایە و گومرگی لێوەرەگیرە. ئەویژە بێت لە 50کە لە سابیستی بکرێ بە پرۆژە لە ساسی تری ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە مەشە لەگەڵ عێراق ناکۆچی هەیە ئەڵێ من لە 150 داهاتی ئیتیحادیە گەڕمەوە بۆ تۆی تری خۆمە. قانونیە بەپێی دەستور نەخێر قانونی نەخێر. لەسەر بەرمەبنای چی ئەم قسەیەکە؟ بەرمەبنای ئەوەی کە وەڵا نازانم ئەڵێ ئەوەی خۆم بۆ خۆم و ئەڵێ خۆی بە پێچەوانەوە. عێراق داوای چیەکە؟ هەرێم پێچەوانەکەیەکە. عێراق ئەڵێ من لە 150 گومرگ تەدەمەوە
کەچی هەرێم لە 150 گومرگەدا بە عێراق هەموو ئەوتری بۆ خۆی هەڵەگرێ. باشە ئەو ناوەندە و ئەو فدراڵە ئەڵێ ئێستا لە ماوەی حومانگی ڕابردوو هەرێمی کوردستان لەو داهاتەی ناوخۆ 229 میلیارد دیناری داوەتەوە بە عێراق. عێراق لە پێمان بڵێن لەسەر چه بنەمایەک ئەم پارەتان گەڕاندۆتەوە، هەر مانگەی بە ئارەزوی خۆتان مانگی 2.85 میلیارە، مانگی 3.7 میلیارە، مانگی 4.74 میلیارە، هەموو یەکاتە 229 میلیار. عێراق لە هیچ معیارێکی نییە چونکە هەرێم خۆی داتای هێناوە بۆ بەغدا ئەڵێ ئێمە داهاتی ناوخۆمان مانگی 320 بۆ 350 میلیارد دینارە. دەو شێوێ بەڵێ ئەمە داهاتی ناو خۆشکێکێکە داوایەکە بەڵام زارجارە بەمە بەسەی دەنە میدیاکان و خەڵکی کوردستان ئەڵێن ئەو مانگە 7 میلیارمان نردووە 8مان نردووە هەرێمی کوردستان ئەو 2 مانگ 3 مانگە بشتاکە. بەڵێ تەنها 229 میلیاری لەم 150 بەڵێ لە 150 گومرگەکە ئەبێ بۆ خۆی هەڵگرێ و ئەویتر بداتەوە بە عێراق ئەوەدا بە عێراقی وتری بۆ خۆی هەڵگرێت. ئەمەش بۆم بێچتری تەوقیت کراوە. ئەمەش ناڵێم بابەتێکی ترەکە بۆ نمونە وزارەتی مالیەی ئیتیحادی لە مانگی 4 کتابێکی ڕسمی نردووە ئەڵێ لە 1/1/2024 تاکو و کۆتایی نیسان ئێوە تریلیۆنێک و 646 میلیارد داهاتی ناوخۆتانە ئەبێ بیخەنە سەر ئەو حسابەی کە لە بانقی مرکزی لقی هەولێر کراوەتەوە بۆ داهاتی نانەوتی. داهاتی نەوتی سفرە، نانەوتیش داوایەکە ئەمان بەم جۆرە مامەڵاکەن. ئەمەش عێراق لە ڕاستیە داوای داهاتەکانەکە یەکەم ئەبێ وردبینی بکرێ ئەم داهاتانە هیچین. ئەو داتایی کە هەرێمی کوردستان هێناوێتی بۆ بەغدا نووسیوێتی لە 36 ئیرادات ئۆخرا ینی داهاتی تر نەینووسیوە هیچیە، یعنی بێ داهاتەکان دیار بێ ئەم داهاتانە لە ساسڵ دیار بێ هیچیە، گومرگە باجە ڕسوماتە غەراماتە ئەمانە هەموو ئەو حەقلانن کە داهاتی لێوەرەگیرە. لە 36 لەم داهاتانە هەرێمی کوردستان نووسێتی ئیرادات ئوخرا داهاتی تر سەرچاوەکەی دیاری نەکرۆ بۆی عێراق داوای نەکە. قسەکەی من لەسەر چییە؟ قسەکەی من لەسەر ئەوەیە ئەم بابەتانە بە پێی یاسای بودجە هەرێمی کوردستان خۆی دەنگی پێداوە. بەڵێ لە قەراری مەحکەمەی ئیتیحادی لە تایبەت لە تەوتینە ئەڵێ یەکەم سەرۆکوەزیرانی عێراق و هەرێم پابەند دەکرێن بە عێراق بە پێدانی موچە سەرۆکوەزیرانی هەرێم بە کار ئاسانی بۆ تەوتین. خاڵی دووەمی بڕیاری دادگای فیدراڵی ئەڵێ تەسلیمکردنی داهاتی نەفتی و غێر نەفتی محکومەتی ئیتیحادی. بۆی هەندێک ئەگەر پێیان وابێ وڵات داهاتی ناوخۆ حەقی بە موچەوە نییە، نا قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادی باسی کردووە 4 خاڵە. یەکەمیان تەوتینە، دووەمیان مەوزوعی داهاتی نەوتی و نانەوتیە بێت تەسلیمیکەی، سێمیان میزان مراجعەیە کابێ ڕقابەی مالی بێ وردبینی هەموو ئەمانە بکە و تۆش هەموو مانگی میزان مراجعەی مانگی پێشووە بێ بنێری ئەو پارەی بۆدا تۆ چۆن سەرفە کردووە بە داهاتی ناوخۆ. بەڵێ بەڵام هەرێمی کوردستان وەگوتم لە ڕابردووە لە بەغدا دابڕاوە لێک ترازاوە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە میلاکاتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک تەصدیق نەکراوە. تەنانەت وەزیری مالیە لەسەر میلاکاتی هەرێمی کوردستان ئیمزای نییە، دامەزراندن بە کەیفی خۆیانە تایبەت لە سلکی عسکەری. خاڵێکی تریان کاکزانە ئەنجام نەدانی تەوتینە بۆ چارەسەری کێشەی موچە. ئەوە مەسەلەن بۆی بۆ بینەرەکانم بوون بێ بە زنجیرە. بەڵێ چکەم بەرنامەی بۆ منشو ئەمێنێتەوە بۆی هەر کەسێک تااقەتی هەبێ و بێوێ لە کێشەکان تێبگا با بخۆی سێری ئەم بەرنامە بکەیتر ئەمڕۆیە سبینی کەسێک کاتێکە. ئەمە پرسیینەوت پرسی داهاتی ناوخۆ پرسی سێم کە لە بڕیارەکانی محکەمەی فدرالی هاتووە تەوتینە بوو بە چیرۆکێکی دوور و درێژ کاکسۆرە. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستانوتی ئێمە هەژماری منمان کردو و قبول کراوە، بەڵام حکوومەتی بەغدا تا ڕادەیەک
ڕوونکردنەوەی دەرکرد محکمەی فدرال محققی دەرکرد دوایی مەحققەت تەفسیری جیاجای بۆ کراوە الحاصل ئەسلی بابەتەکە ئێستا لەکوێ قفڵ بۆ یا لەکوێ وەستاوە لانی کەمڕێ طبعا لە مانگی دوو کاتێک بڕیاری دادگای فدرالی دەرچوو تایبەت بە تەوتین لەو کاتەوە هەتا ئەمڕۆ یعنی لەو کاتەوە هەتا ئەمڕۆ هەردوو وەزارەتی دارایی ئیتحادی و هەرێم هەردوو حکوومەتی ئیتحادی و هەرێم هیچ کۆبوونەوەیەکیان نەکردو بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە ڕوبڕ بەڵێ جار بەجار وەزارەتی دارایی هەرێم قسەیەکێگر ئەوەشی نەما ئەخر لە دوانی ئەڵێ TBI جوابمان ناداتەوە وەزیری دارایی واڵێ ئەزانی لە حوتی چواریشەوە وەزارەتی مالیە داواکە داتای موچەخۆران و زانیاریەکانی کە 6 زانیاریە بیدەن بە TBI و ڕەشید و ڕافیدەین هەرێم جواب ناداتەوە دوایی لەسەر داوای سەرۆک وەزیران TBI داخلی تەوتین بوو بەڵام ئەمان هاتن گۆڕیان بابەتەکە وتیان نەخێر ئەوە هاتوۆتە ناو پرۆژەی هەژماری منەوە ئەوە نییە کە تەوتین لە بانقی حکومی بکرێ TBI وەکو بانقەکە ئەو بانقانەی کە لە ناو هەژماری منان حاڵی ئەوانە کەس پێی خۆشە لەوێ بێ لەوێ بێ بەڵام هەر هەژماری منە هەر هەژماری منە لە کاتێکە هەژماری من پرۆژەی دابشکردنی ئەلەکترۆنی موچەیە ئەتوانێت ئیسفادی لێ بکرێ بۆ دابشکردنی موچە بەڵام هەروایە ئەم پرۆسەیە لە عێراقا تەوتین چۆنە تەوتین واتە ئەم ناوانە بەڵێ جێگیرەکرێت لە بانقی حکومی فیدرالی لای دەوڵەت بەزەبێت جێگیرەکرێت سۆران عومەر سەعید پەرلەمانتار موچەی ئەوەیە بە پلەی ئەوەیە لەمێ فەرمانبەرە خزمەتی ئەوەی هەموو زانیاریەکان لە وەزارەتی دارایی ئەچێت لە بانقی ڕەشید ڕافیدەین TBI ساب دەکرێ ئیتر دوای بە هەر میکانیزمێک هەر کاتێ موچە هات حکوومەتی هەرێم لیستە نێرێ ڕەشید ڕافیدەین دارایی عێراق بە پێی لیستەکە پارە ئەدا بە ڕەشید و ڕافیدەین و TBI ڕەشید و ڕافیدەین و TBI ئەڵێن هەژماری من هەموو بانقە ئالیەکان هەموو ئەوانەی کە بەشدارن لەم پرۆسە بۆ نمونە بانقی ABC یەکیان 200,000 لایەکیان 50,000 لایە موچەخۆریەکیان 100,000 لایەکیان 200 لایە لە بانقی حکومیەوە تەمویلی پارەی موچە بۆ ئەم 200,000 50,000 150,000 بانقە ئەهلیەکانە ڕوات و کارتەکەی تۆ لە هەر بانقێکە لەم بانقانە موچەکەی دێتە سەر واتە حکوومەتی هەرێم لە وەرگرتنی پارە دەرەهێنرێ پارە چێتە کوێ ئەچێتە بانقی حکومی فیدرالی ئەو ڕۆژەی موچە هات تەحویلە بێتە سەر حسابەکەت لە بانقی ئەهلی ئەمە پێڵێن تەوتین لە عێراق بەم جۆرەیە بەم جۆرێ بڵێ لە عێراق هەرێم ئەوێ چی یعنی ئەو هەژماری هەرێم ئەوێ تەمویلەکە بۆ لای حکومی لەم بینە تەوتینی تیان نەکرێ واتە موچەی موچەخۆران لەوێ جێگیر نەکرێ ئەوێ لیستەکە کە چووە دارایی عێراق پارەکەش بێ بۆ دارایی هەرێم دارایی هەرێم تەمویلی بانقە ئەهلیەکان هەرێم بۆ واکە لەبەرەوەی پارەی موچە خۆی وەریگرێ بۆی بە خەڵک چەند شتێک بە خەڵکەڵێ موچەکەتان هەر لای منە وە هەموو کەم و کوڕی لیستەکانیشی وەک خۆی هەر لای خۆیە بێ بە بانقی ئەهلی ئەڵێ سۆران و کاکزانە تۆ حەق نییەکێن موچەکەیان لای تۆیە و مانگی ئەو نەیان بەرێ تا من کارتی من و تۆ کارتیەوە بانقە ئەهلێمان پێەیە حکوومەتی هەرێم ناوەکەمانی لەوێ داناوە لە بریەوەی لای ژمێریارەکەی دائیرەکە وەریگرین ئەچین لە بانقەکە بە ATM ڕایەکێشین واتە پرۆسەکەی هەرێم تەوزیعە تەوتین نییە تەوزیعە بەڵام کردویانە بە ئەلکترۆنی هەرەوە بەڵێ لە بریەوەی لای محاسیبەکە بێ لە دایرەکەت خۆت وەرگێسی کارتەکە خەیتە ATMەکە و پارەی خۆت وەرە تا ئێستش حکوومەتی هەرێم لە پرۆژەی هەژماری من نەیتوانیوە
ئیسپاتی ئەوە بکە کە یەک خزمەت گوزاری لەم بانقانە بۆ موچەخۆر هەیە. من هەموو جارێک گوتومە پرۆژەی هەژماری من نابێ بە چاوسورکردنەوە و بە زۆر و موچەکەت نایە و موچەکە دەبڕین و بڕۆپڕی کەرەوە. ئەگەر وەک تەوتین وایە هەژماری من چۆن لە ڕەشید و ڕافیدەین و TBI ئەوەی موچەکەی لەوەیە شمولەکە بە سولفەکان بە قەرز ئەچێ ڕایە کێشێ لەسەر موچەکەی. هەژماری من ئەگەر ئەم خزمەت گوزاریانەی هەیە بیخەنە کار موچە لە وادەی خۆی بدەن ئەو کاتە خەڵک خۆی ڕوا هەژماری من پڕەکاتەوەڵێ لە بەرەوەی توانم قەرزی لێ وەرگرم توانم پێشینەی لێ وەرگرم ئەوەی لە عێراق شمولی موچە خۆرەکە منیش دەتوانم لێرە بە هەمان شێوە شمولم بکە. لەبری ئەوەی شەڕ بکەن لە پێناوی ئەوەی بڕۆ هەژماری من پڕ بکەرەوە بە زۆر بە چاوسورکردنەوە بەوەی کە موچەکەت بێتە سەر کار تۆ کارتن نەبێ ناتوانی وەریگری. لەبری ئەمە وەرن ئەو خزمەت گوزاریانە بخەنە کار بزانین وایە ئەو کاتە خەڵک خۆی سەراگرێ چێ پڕێکاتەوە و بۆی سوودمەند بێ لە خزمەت گوزاری شینە بەر ئەو پارەی لە ساڵانی ڕابردووە لەو خەڵکیان بڕیوە بیخێنە سەر و حساب بانکیە خەڵک بڕوا قەرزی سیارە و ئەوی غەرامۆشتی سیارە و ئاوکارەبا و جادە و ژینگە و ئەو شتانەی دێبدا ڕاکە هەتا ئێوارە من و تۆ هاوارکەین کاکە ئەمە تەوزیعە لە تەوزیعە خۆ من نەتوانم بەس کارتێکی ڕق و ڕوت معاشەکەت بۆ بخات سەر 1000-2000 لێ بڕێ و زیاتریش و بڕۆ بەخێر پێی و تەواو ئەو کورت و مەختەسەرەکەیەتی باشە ئەگەر ئەمە بکات تەوتین بکە چی ڕوو ئەداویستم ئەوە بڵێ ئەگەر تەوتین بکە ئیتر ئەم کێشەیەمان لە کۆڵە بێتەوە کە ئەم لیستە کێشەی هەیە ئەم لیستە ناو زیادی کردووە ئەم لیستە تاعیناتی تازەی تایە ئەم لیستە وەڵاکەم و کوڕی هەیە نەخێر یەک جار ئەڕۆی لە بانق هەموو کەم و کوڕیەکان دەرەکەی و پڕەبێتەوە و نەجاتمانە بێ ئیتر لەم حکایەتی مێشە دەرەچین هەر مانگە کێشەیەکی تازە هەر مانگە تەخیرێکی تازە یعنی لە حەفتەی دوو وەزیری دارایی عێراق لە ملاحەزە لەسەر میزان مراجعە ئەڵێ تکایە دە ڕۆژی یەکەمی مانگ لیستمان بۆ بنێرن چکە ئێمە داخلی سیستەمی تەدقیقی محاسیبی وەزارەتی مالیەتی بۆ خۆشیان وایە بەڵام هەرێم ئەوە یەکەم جارە لە مانگی تەمووز موچەی لە 20 مانگ نارد ئەو ئەڵێدا ئەوەڵێدا ئەم لە 20 ناردی بەڵام ئەوە تا ئێمە ئەمڕۆ ئەگەینە ناوە ڕاستی مانگی ئاب موچەی مانگی تەمووز هێشتا دیار نییە کەی دێ هێشتا کێشەی هەیە بۆی لەمە دەرباز بین ئەم لیستانە دەستکاری نەکرێوەندە بۆ برە بەرەوە مەسەرەن ئەو تەوتینە ئەگەر بکرێت زۆر قسەی لەسەر کراوە بەڵام ئەگەر ئەو پارەیە تەسلیمی عفو ئەو لیستانە تەسلیمی بەغدا بکرێ چی لەدەست هەرێمی کوردستانیان چ زەرەرێکەکە بەڕاشکاوی من پێم وایە شەڕە لە پێناوی بندیوار و تعینی تازە و خەڵکی نامستەحق کە زۆرینەکەی بۆ بە قوربانی ئەو کەمینەیەی کە ئێستا گرفتی ناو لیستەکانن بەڵێ یعنی ئێمە خانەنشینی سەربازیمان هێشتا وردبینی نەکراوە کێشەی تایە ئێمە لیستە ئەمنیەکانمان وردبینی کراوە بەڵام کێشەکانی چارەسەر نەکراوە ئێمە گرفتمان زۆرە کاکسۆران ئەوەی کە ئەڵێن تەدقیقە کە تەواونەوە فعلەن تەدقیقە یان ناوی زیادیان ناردووە هەمومانجی ئەڵێن قایمەکان فەرقی هەیە لەگەڵ یەکترا ناوی هەموو هێزی ئەمنیان نەناردووە وردبینیش کراوە هەمووی نەنێردراوە داوای بایۆمەتری کراوە نەدراوە بە عێراق ناوی تازە هەیە زانیاری بێناو هەیە ناوی بێزانیاری هەیە تەفاوت جیاوازی موچە هەیە من و تۆ یەک بڕوانامەمان هەیە من و تۆ یەک خزمەتمان هەیە یەک پلەمان هەیە بەڵام من لە هەولێر زیاتر وەرەگرم لە تۆ لە سلێمانی تۆ لە سلێمانی زیاتر وەرەگری لە یەکێکی تر لە هەولێر بە پلەیەکی تر
واتە هێزی ئەمنیمان کردبوو لە دەستگایکی میدیای وتیا مەسەڵ ناوی واتیاتی کە ڕاوێژکار بووە ئیشی مەیتەر بووە نییە ئەوەش ڕاستی تایە بەڵێ بەداخەوە خەڵکی نامستەحەق زۆرە بۆچی ئەمە یاسای چاکسازیمان دەرکرد بارێم بەڵێ بۆ چاکردنی ئەوانە بۆ دەرهێنانی و نامستەحەقانە خەڵک هەبووە قەت وەزیر نەبووە خانەنشینی وەزیری وەرگرتووە خەڵک هەبووە قەت مستەشار نەبووە ڕاوێژکاری مستەشار ڕاوێژکار وەرەگیرێ ینی خانەنشینی زۆری تر بەشێک لەمانە خەڵکی شۆڕژگێڕ بوون لە شاخا بوون بەڵام نەهاتوون بە یاسای ڕێزلێنانی پێشمەرگە و زێرەڤانی خانەنشینیان کەن هاتوون کردوونیانن بە وەکیل وەزیر کردوونیانن بە یعنی بەس خزمەتیان نییە لە دایری بەدەنیا بەس ئەزانی چی بە ڕەحمەت بێت لە سەردەمی باعث تاڵەبانیە کە وەزیری دارایی بوو مەلەف هەبوو ڕۆژی دامەزراندن و ڕۆژی خانەنشینکردنی بەڵێ یەک ڕۆژ بووە وایە ئەو ڕۆژەی بڕیاریان داوە نزیک دامەزرێن ئەو ڕۆژە 30,000 کەس دایمەزرێنن هەمان ڕۆژ خانەنشینیان بۆ دەرکردو یەک کاغەزە خستیانەتە فایلێکەوە و بڕۆ بەخێر بڕۆیتر بۆ خۆت موچەی خانەنشینی وەرگرە تاماوی پێکەنینی دێ ئینسان بەس بەڕاستی ئەمەداخە پێکەنی حکومڕانێتیەکی ئەنگانی کە تۆ شتەکان بە قانونی بکە بەزانی لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان کاگنێتیرەوان سەرۆکی کابینەی هێشت بوو کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاگنێتیرەوان این بوو ینی قسەیە کرد بەڵێ ڕاشکا و شتێوت لە کۆبوونەوەکانە وتی برادەران هەرچی هەڵێن ڕاستە بەخوا بەس خۆمانەزانین چیمان کردووە بێینە دەست ئێوە بە ناچاری تەسلیممانەکەنەوەڵێن ئێمە سەر لەمە دەرناکەین ئێستا ڕێک بەخت ئەوە قسەکەی ئەو جێبەجێ بستا بەخدا لیستەکەی وەرگتو بە سەری لە دەرناکە بەغدا ئێستا ئەو لیستانەی وەرگرتووە کە قسەیان لەگەڵەکەین ینی هەڵێن ئێمەش متەحەیر ماوین چیتان کردووە ئەمە چییە خۆمەژواڵێم ئێستا تا ئەڵێن فەرمو بەس خۆتان بۆمان چارەسەرکەن ئێمە هیچمان ناوێ هەژماری میژە چێتە سەراوە بڕوا هەر نامانێت ئێستا ئەم جارە مەوزوعی خانەنشینیش بابەتێکی ئەوە چییە مەسەلەی خانەنشینی کاسۆرە مەسەلەی خانەنشینی طبعاً قەراری محکەمەی اتحادیەویش لێگومان کە ئەبێ هاوتاکردنەوە بەڵێ ئەبێ یاسای خانەنشینی یەگرتووی 2014 جێبەجێکەین ئێمە یاسای 2006مان جێبەجێ کرد عێراق خۆی لە 2014 ئەوەی 2006 هەڵوەشانەوە 8 ساڵکاری پێکرد دوایی ئیلغای کردەوە قانونێکی تری دەرکرد ئێمە ئیلغامان نەکردەوە یعنی قانونەکە لە عێراق هەڵوەشا بۆ ئێمە هەر ئیش بەواکەین دوای دەرچوونی قەراری محکەمەی اتحادی طبعاً هەرێم قانونەکەی قەرارەکەی محکەمەی جێبەجێ نەکرد تا قەراری تری تەوتین دەرچوو ئێستا تەنها شتێک کە پاڵپشتی قانونی هەیە عێراق ناتوانێت بڵێن نایکەم مەوزوعی هاوتاکردنی موچەی خانەنشینانە بەڵام ئەمە لیژنەیەکی بۆ دروست کراوە لە عێراقەوە لە 23/6 سەرۆک وەزیران بە ئەمرێکی دیوانی لە مەکتەبەکەی لیژنەیەکی دروست کردووە لە 9 کەس پێگاتووە 9 جیهەت 3 جیهەتیان هی هەرێمە 6یان هی عێراقە بەڵام پێم وایە فعلی نەبووە لە 21 حوجارێکی تر لیژنەکە دەستکاری کراوە ئەمرێکی تری بۆ دەرچووە بۆ ئەوەی بە جۆرێک بێ کەسانێکی تری تێداخڵ بکرێ عملی بێ و هەستن بە ئەنجامدانی کارەکە کە دەبێت تەوسیە بدەن بە سەرۆک وەزیرانی عێراق و هەرێم بۆ ئەوەی بزانین چۆن یاساکە جێبەجێ بکرێ خاڵێکی تریان تەوسیە بدەن بزانین چۆن معالەجەیەوە بکەین سندوقی خانەنشینی هەرێم بوونی نییە لە ساڵی 92 لێبڕینی خانەنشینی فەرمانبەر لێی وەرەگیرێ نەچۆتە سندوق بەڵێ هەرچی پێی بڵێ سندوق هەرێم نیەتی سندوقی داهاتی نەوتی و گازی هەر دروست نەکرا
سندوقی شێرپەنجەمان هەبوو بەداخەوە لە ڕابردووە باش بوو دوایی لە 2014 بەدواوە بە ناوی قەیرانەوە ئەویش سندوقەشیان تووشی ئەوە کرد کە پارەکەی دەستکاری بکرێ. سندوقی خانەنشینی سفرە لای ئێمە بۆ نیشی نییە سندوقەکە لە کاتێکە ئەبوو لەو کاتەوە حکوومەت لە سا 12 موچە تەمیلکە دوایی لە 2014 قانونەکە گۆڕا عێراق لە سا 15 خۆی تەمیلی سنووقەکەکە لە سا 10 لە موچە خۆرە بڕێ لە ئێستای عێراقا. ئێستا عێراقم چەند مانگە کە موچە بۆ ئێمانێرێ لە سا 10 ئەبڕێ و لای خۆی دایێنێ. مادام ئەو موچە ئەدا مادام ئەو خانەنشینیەدا ئەبێت لێبڕینی خانەنشینیش بچێتە سندوقی تەقاوتی عێراقەوە. ئەمەش بابەتێکی ترە کە دیسان کێشەیە. کاکزانە من نیگەرانم مەزانی لە چی نیگەرانم لەوە باجی ئەم ناکۆکیانە و ئەم ناڕێکیانە خەڵکەیدا خەڵکیش نیگەرانە ئەڵێ کاکە بۆ من باجەکەی بدەم خۆ من ئەمەم نەکردووە بۆ دەسەڵاتدارانێک کە بەرپرسن لەمە ئەوان باجەکەی نادەن ئەمە ڕاستە دروست بەڵام عێراقیش لیستێکی دێتە بەردەست تەمویلی بکە ئەگەر کەم و کوڕی هەبێ ئەبێت چا بکرێ ئەو جاتەوەی خانەنشینیش وەستاوە ئەوەی خانەنشینیش من قسم لەگەڵکردن ئەڵێ کاکە ئێمە بۆ نمونە موچەمان لە مانگی پێشوو 6 بۆ هاتووە 220,000 بووە لە مانگی حوت کە لیستەکەمان بۆ هاتووی هەرێم بۆ بە 600,000 بەبێ هیچ تەوزیحات و ڕوونکردنەوە و خۆیان هەولیان خۆی هاوتاکردنەکە ڕاستە وایە بەڵام ئەمە پێویستی بە لیژنەکەیە و وردبینیش بکرێ چکە عێراق ئەڵەیە من کە پارەی خانەنشینیەکە دەم ئەبێ ئەولیاتی ئەم خانەنشینم بنێ نەک وەرەقەیەکم بنێ بڵێن ئەمە ئەمڕۆ دامەزراوە هەر ئەمڕۆ خانەنشین کراوە کاتە ئەوە ئەم کێشانە کاک سۆران ئەم قسەیە کە خۆیان ئەزانن چۆنیان کردو و کە سەری لێ دەرناکە یان بە مەبەست ئاوە ئالۆزەکرێ و یاری پێ ئەکرێ بۆی دەستی بکرێ و حەقیان نییە خەڵکەکە باجەکەیەدا بەڵام دەستی پێ بکرێت تا دۆخێک دروستە بێ یان بەغدایە ئیستیفزازی هەرێمەکە ڕاستیەکەی مەسەل لەو سیانە کامیان کاکزانە ئەگەر بەغدا ئیستیفزازەکە بەڵێ ئێمە سەروی 6 پەرلەمانتارین با وەزارەتی دارایی با حکوومەتی هەرێم بێ بڵێ پەرلەمانتارانی کورد ئەوە ئیستیفزازەوە بەڵگەی ئیستیفزازی بەغدا بەڵێ با ئێمەش قسە بکەین با ئێمە دەستکەین بە چاویانە قسە ناکەین بەڵەوە بەڵام کاتێک تۆ بێدەنگی کاتێک تۆ هاوکار نیت بڕیاری دادگا جێبەجێ ناکەی قانونەکەوە خۆی جێبەجێ ناکەی ئەشتەوێ من بێدەنگ بم خەڵک لێم بپرسێ ئەمە چییە بێم بە ناوی نەتەوایەتی و هەندێک شتی ئەوانە خەڵک ڕاگرم لێم بەغدا شۆڤێ نییە بەغدا پارەمان نادات هەیە بەغدا سزامانەدا کاکە تۆ کارەکانی خۆت ڕێککە ئەگەر بەغدا دوای ئەمە بەهانەی گرت ئێمە ئەزانین بەهانەیە بەڵگەمان بنێ دەسەکەین بە چاویانە بەڵام من کاتێک کە لەگەڵ بەغدا قساکەم کاکە مننا پەرلەمانتارانی یەکێتی و پارتی بەڵێ بابێن بڵێن وەڵا بەغدا بەم بەڵگانە بەهانە بە هەرێمەگرێ هەرێم هەموو شتی مەزبووتە من قسە ناکەم با ئەوان بێن بڵێن کاکە بەڵێ ئەمە شتە مەزبووتەکانە کوا کاکزانە لە مانگی 10 ساڵی 2023 حکوومەتی هەرێم هات لە بەغاوتی هەموو شتمان مەزبووتەوە تا بەڵێ مەزبووتیش نییە کوا مەزبووتکەی وایە مەزبووتکەی وایە ئەو دەستی پێکردنێت سوودێکی لێ بیندرێ ئەو هیچ خەڵکەکە لەو ئاشا هاڕاوە ینی هەمومان ینی ئەو مەعاشەوەرە ئەوەی تری ئەمەلی پێی نییە پێم وایە یەکەمەیانەوێ تەسلیمیەوە نەبن بڕیاری مەحکەمە جێبەجێ بکەن تەوتین نایەنەوێ بیکەن و دوجاریش پارەکە لە دەستی خۆیانە بمێنێتەوە و چاوەڕێکن عێراق تووشی دۆخێک ببێەوە شتانە بکرێتەوە سەسکەی ئەو چاوەڕوانێت مەسەلەن ئەسلی هەیە وەڵی پێم وایە ئەوە هینەوە گرەوە لەسەر ئەسپی دۆڕاو نانەوێت کێشەی موچە چارە سەر بێ بۆی خەڵک لیان بێ منەت نەبێ ئەو ئەسلی بابەتەکە و زائیدەن ئەو کەم و کوڕیانەی هەیە لە پشتەوەی لیستەکان شتی سیر و سەمەرە مەسەلەن چی زۆر مەسەلەن ئەوەی دەست بکەین بە چاوتەوە لە بەغدا طبعا
لێرەشمان زۆر سید سۆمەرە بینیوە بەڵام لە بەغدا کاتێ مەسەلەن تۆ شتێکە بینی فعلەن وایە ئاوا لە شەرما دەستنی بە چاوتەوە کە نێرراوە لە ناو لیستەکەیە. وەڵام من پێم وایە وەزارەتی دارایی هەرێمەگەر ڕاستگۆیانە قسە بکە هەر وەزارەتی دارایی خۆی سەری سۆڕماوە لە هەندێک لەو شتانەی کە لەژێر فشاری بەغدا چۆتە دارایی هەرێم و دارایی هەرێمی ژاگای لێ. ئەسڵەن دارایی هەرێمیش ئاگای لە لیستی ئەمنی نەبوو، یەکەم جارە بە فشاری بەغدا لیستی ئەمنیە چێتە بەردەستی. ئەسڵەن ڕقابەی مالی هەرێم هەموو ئەم قسانەی منەیکەم چاودێری دارایی هەرێمی کوردستان ئیمزای لەسەر ئەم هەموو کەم و کوڕیانە کردووە. کاکزانە لەم ماوە من بڵاویشم کردەوە چاودێری دارایی لیژنەکەیان هاتووە سەردانی 87 فەرمانگەی کردووە هی بەغا و هەرێم لیژنەیەکی مشتەرەکی هەردوو چاودێری دارایی چوونەتە زانکۆی سەلاحەدین، هاتوونەتە مەرزی باشماخ، چوونەتە بەلەدیەی هەولێر، چوونەتە دهۆک، چوونەتە ئاکرێ، چوونەتە قەزا و ناحیەش یانی سامپڵیان وەرگرتووە، سجلاتیان وەرگرتووە، چوونەتە مەرزەکان، هیچی هاوتای هیچی نییە، هیچی بەسەر هیچەوە نییە. کە سەیری داهاتەکەن سجلی داهات جیاوازە لەگەڵەوی تر، کە سەیری موچە خۆرەکەن ئەم لیستە جیاوازە لەگەڵەوە لیستە، کە سەیری زەرائی بەکەن ئەوە فەرقیەیە، کە سەیری ئەماناتەکە ناتونەتە خەزێنەکان، خەزێنەی هەولێر، سلێمانی دهۆک، شتی سەیری تایە ینی کاکەم قسانەی منەیکەم وەڵڵا هیچی نەهی بەغایە نەهی خۆمە، هی لیژنە هاوبەشەکەی چاودێری دارایی هەرێم و بەغایە. کاکە ئەگەر چاودێری دارایی هەرێم بڕوای بەم قسانە نیە بۆ ئیمزای لەسەری کردووە لەسەر ئەو کەم و کورتیان. بەڵێ بەڵێ کاکە من باسم کرد 16,000 ناو کێشەی لەسرە چین ئەوانە کێشەکە چیە مەسەن؟ ناوێکە زانیاری لەگەڵ نییە، زانیاریەکە ناوی لەگەڵ نییە. من کەی بوو 6 مانگ پێش ئێستا باسی کێشەی وەزارەتی کارەبام کرد. بەڵەوا بوو بینیتان کە مانگی حوزەیران هێشتا موچەی نهاتوە، ئەمە شەڕی مانگی حەوت دەگەین، ئەو 6شی نهاتوە. ئەمە دڵسۆزیە منەیکەم بەڵام حکوومەتی هەرێم بە دوژمنایەتی تێگا پێیان وایە ئەمە لە ساڵحی بەغدایە، ئەمە لە ساڵحی موچەخۆر و خانەنشینی هەرێمە. کاکە بۆ جنێو بە ئێمادەن ڕاستیەکان نەڵین، وەڵام من بدەن لە ملیشم ڕاستیەکان. ئێستاش ئەو حملەیە لە دژت بەردەوامە؟ ئەیکەن بڵێ زانی کاکزانە نەحەقیشیان نییە یەکێک کە موچەی بەلاژ وەرەگرێ و منەڵێم کاکە ئەمە نایاساییە بێ جنێوم پێ بای چی بکە خۆ ناڵێ دەستی خۆش بێ با منە و موچە مفتێ من کە من پێم ناخۆشە هاوڵاتی هەرێمی کوردستان بەشداری پێکراوە لە کاری نایاساییە بۆی ناچاری بکەن بەو جۆرە موچە وەرگرێ. من دیفاع لەوی شەکەم، دیفاع لە موچەخۆر و خانەنشینی مستحقی شەکەم. کاکزانە کا ئەو کاتێک کە ئەبوو خانەنشین وانە بێش گرێبەست سێیەکەم خاوەن بڕوانامەی باڵا خۆبەخشەکان، ئەو کاتێک کە ئەبوو ئەمانە دابمەزرێنن دەسەڵاتیان هەبوو نەیانە کرد. ئەو کاتێک کە ئێستا ناتوانن بە پێی یاسای بودجە دایبنێن ئاراستەی عێراقیەکەن. آخر گوناحە ینی تۆ بۆ نمونە زیندانی سیاسی چەند وەجبەت هەیە؟ ناوی 20,000 کەس تازە کەی کابرا زیندانی بووە سەردەمی بەعس، ئێستا چەندێ دوای بەعسین لەنەوەتویەکەوە وەنیە؟ بەڵێ ئەو لە چەنە زیندانی بۆ لە 80کانە، ئێستا دوای 40 ساڵەڵێن وەڵا 500,000 من حەی زیندانی سیاسی تەدەینێت چونکە تا ئێستا بۆمان نەکردووی. معقولە تخوا گوناحی چییە؟ پیاوێک لە سەردەمی بەعسا لە زیندانە بوو هەموو ئازارێت چەشت بێت. کیانایە من لە دایک نەبووم 76 لە زیندانە بوو، من 78 لە دایک بووم. ئێستا هاتووە من پەرلەمانتاری عێراقم داواکە موچەیەکی بۆ وەرگیرێ ببڕێتەوە. لەسەر مەسەلەی گرێبەستەکان و بە هەمیشەی کردنیانەوەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ئەبێ ئەو بیکایان حکوومەتی هەرێم وەڵا گاڵتەیان پێیەکە، کاتیان پێبەڕێیەکە، ڕاستیەکانیان پێ ناڵێ.
دەبوو هەرێمی کوردستان پێش قەراری محکەمەی اتحادی لەسەر تەوتین هەموو ئەمانە بخاتە لیستەکانی خۆی بەڵێ نەیکردووە. ئێستا کە ئەزانێ ناکرێ ئەینێرێ بۆ بەغدا کەم ئەندام لە 2013 بەولاوە کەس داخڵ نەکراوە. تۆڕی کۆمەڵایەتی عێراق وا بەرەوە ئەوە 6 ملیۆن کەس ڕعای اجتیماعی وەرەگرێ لەسەر ئاستی فەقیری کەمەندامی بێکاری. هەرێمی کوردستان تا ئێستا موچەی ئەوانەی لە 2016 بڕیوە. یعنی گوناحە خانەوادەیەک باوکیان حکم دراوە لە زیندانە بەخێوکەریان نییە لە دەرەوەن، نە ئەو لە زیندان پارەی هەیە نە ئەمان لە دەرەوە بەخێوکەریان هەیە و موچەیان هەیە 150,000 هەبوو بڕیشان بڕێ. بەڵێ پیاوێک هاوسەری نییە، ئافرەتێک تەمەنی ڕۆشتووە ینی بەخێوکارێک خزمەتکارێک کەسێکی نییە. شەلل دەماغ یعنی ئەوەی مناڵێکی شەلل دەماغی هەبێ ئیمجا تێگا، ئەوەی مناڵێکی ئۆتیزمی هەبێ ئیمجا تێگا لەم معاناتە. گوناح نییە تۆ 150,000 ئەمانەت بڕیوە. لە عێراق وا کردمان بە 225,000 250,000 لە هەرێم هێشتا سفر. بەڵێ ئەمانە ئەگەر باسی بکەی جنێوت پێ دەنەڵێن تۆ جاشی عێراقی کاکە وەڵا جاشایەتی لەبەر ئێوە بەرناکەوێ ئێمە بۆ جاشین کاکە لە هەموو عێراقا ئێمە پۆستێکمان نییە. جەگری سەرۆک وەزیرانتان هەیە، وەزیری خارجیتان هەیە، وەزیری دادتان هەیە، وەزیری ئاوەدانکردنەوەتان هەیە، دەیان پۆستی تری لە عێراقە ئێواتان ئێمە نیمانە. ئێمە هەمانە و نیمانە دیفاعکردنە لە قوت و موچەی خەڵک. ئەوەشمان پێڕەوا نابینن بیڵین. بەڵێ کاک سۆران گیان سپاس دەکەم. سپاس بۆ تۆشکان هەر خوا بکە نەگاتە ڕەشی کوشتنەوەوانە بێ منەتی مردن بەدەست خوایە بەدەزەوان نییە بەدەست خوایە. زۆر سپاس بۆ بە ڕێستۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس بۆ دەرفەتە بە هیوای ئەمە ببێتە بەرچاوڕوونێکی گەورە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خۆشەویستان لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.